احنا النهارده تاني يوم مهرجان الصيف للتسوق. الحمد لله المهرجان نال نجاح قوي جدا السنه دي. دووەمین فیستیڤاڵی هاوینە لە شاری هەولێر بەڕێوە دەبین. لەم پێشانگایە 125 کۆمپانیا و شەریکە بەشداریان تێدا کردووە کە لە نۆ وڵاتی جیاوازەوە هاتوون. زۆرینیان لە وڵاتی میسرەوە بەشداریان کردووە و هاوکات لە وڵاتانی یەمەن و ئێران و ئوردن و سووریاوە هاتوون. بەشێکی تریشیان هی ناوەڕاست و خواروی عێراقن. ڕۆژانە پێشانگاکە لە کاتژمێر 4 دوای عەسر تاکو 10 شەو بەڕووی هاوڵاتیاندا کراوە دەبێت و شاشەی تایبەت و شوێنی تایبەتیش بۆ سەیرکردنی یاریەکانی مۆندیال ئامادەکراوە. مساحات خارجية للمطاعم والكافيهات مع المونديال اللي انت تقدر تتفرج على الماتش في اي وقت خلال فترة المعرض. ئێمە وەکو یەکێک لە قوتابخانەکان کە بەشداری پێشانگای هاوینەمان کردووە لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر. بەڕاستی ئەم جۆرە پێشانگایانە دەرفەتێکی زۆر باشە بۆ هەم بۆ خێزانەکان هەم بۆ ئەو جیهەتانەی کە یانەوێت زیاتر خۆیان بناسێنن کە پێشانگاکە بەناوی بە بازاڕکردنی هاوینەیە ئەتوان سەردانی ئێرە بکەن چونکە هەموو پێداویستەکان لە شوێنێکا کۆ کراوەتەوە. ئێمە وەکو قوتابخانەی وین کە بەشداریمان کردووە بە چەند چالاکیەک لەوانە کە ئەتوانین خزمەتی منداڵان بکەین ئەویش بە چالاکی ڕەنکردنی دەموچاویانە و چەند ئەکتیڤیتێکی تر بەشداریمان کردووە. ئەم پێشانگانە گرنگەکەی لەوایەکەوە کاتێکی زۆر ئەگەڕێنێتەوە بۆ ئەو خێزانانەی کە ئەیانەوێت بازاڕی بکەن و کاتەکەیشی زۆر گونجاوە لەبەرەوەی دوای دەوامە خەڵک دەتوانێت هەتا تەنانەت شەوانیش بتوانێت بەشداری لەم پێشانگانە بکات. في معرض الربيع الدولي نرحب بزبائننا الكرام. ئێمە لە وڵاتی یەمەنەوە هاتوین. بەشداری ئەم پێشانگای کوردستانمان کردووە بە جۆرە جیاوازەکانی هەنجوین. هەنجوینەکان جۆری جیاواز و تایبەتن و سروشتین. هەروەها بە جۆری بەهاراتی تایبەت بەشداریمان کردووە کە بەهاراتی یەمەنی زۆر ناوبانگێکی تایبەتی هەیە. هاوڵاتیان و بازرگانانیش بۆ خواردنی مەندی و بریانی و بۆ برژاندنی ماسی و چەندین جۆری دیکە لە کوردستان و وڵاتانی دیکە ئەم جۆرە بەهاراتەی ئێمە بەکاردێنن. قولون ارتجاع الماري لە پێشانگای نێودەوڵەتی شاری هەولێری ئازیز بە براندی گەزووی سلێمانی بەشداریمان کردووە. تایبەتمەندی براندەکەی ئێمە ئەوەیە کە هیچ موادێکی حافیزەیتیان نییە و هیچ جۆرێکی شەکلی سپی بەکار نایەنیت. هەبوونی ئەم پێشانگایانش بە ڕاستیەکەی زۆر باشە لەبەری بۆ زۆربەی زۆری براندەکان لێرە یەکتریە ناسن. ئەتوانین بۆ نمونە زۆر شوێنە بۆ لێرە من بینیمە ئیسفادەم لێ کردوون لە ماوەیە لە دوێنێەوە تا ئەمڕۆ کە بۆ کاری داهاتووم سوودیان لێ ببینم. کۆمپانیا نوێ بەشداریان دەکەن لەو پێشانگایانە دەتوانیت لێرکوان داشکاندن و ئەو شتانە ببینیت لە خۆت شتەکان بە داشکاندن بکڕیت بە ئارەزووی خۆتی تر کاتت زۆر بۆ دەگەڕێتەوە بۆ کڕینی پێداویستەکانی خۆت. هذا